کوردستان بەرەو دابەشبوونی تەواوەتی دەچێت. نێچیروان بارزانی لە ئێران و بافڵ تاڵەبانی لە واشنتۆن لۆبی دەکەن. ئەمڕۆ نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە سەردانێک گەیشتە تارانی پایتەختی ئێران. سەردانەکە بە گوێرەی شارەزایان لە چوارچێوەی هەوڵەکانی پارتیا بۆ دواخستنی هەڵبژاردن و بەدەستهێنانی پشتیوانی ئێرانە بۆ ئەم مەبەستە. ئەمەش دوای ئەوە دێت کەوا لە ناوخۆ ناوبراو شکستی هێنا کۆبوونەوەی لایەنەکان ڕێک بخات بە مەبەستی دواخستنی هەڵبژاردن، بۆیە دەیەوێت لە ڕێگەی فشارە دەرەکیەکان هەڵبژاردنەکە دوا بخات. بە گوێرەی زانیاریەکان نێچیروان بارزانی لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە باسی بابەتی دواخستنی هەڵبژاردن و بابەتی نیگەرانیەکانی ئێران بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان دەکات و ئامانجی نێچیروان بارزانی ئەوەیە کە پەیوەندیەکانی حیزبەکەی لەگەڵ ئێران چاک بکاتەوە و چیتر نیگەرانیەکانی ئەو وڵاتە بەرامبەر حیزبەکەی نەهێڵن. ئەوە لە کاتێکدایە میدیای یەکێتی ئەمڕۆ بڵاوی کردەوە کە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە چەند ڕۆژی داهاتوو سەردانی واشنتۆن دەکات. ئەمەش دوای ئەوەی مانگی ڕابردوو ناوبراو سەردانی مۆسکۆی کرد بە سەرپەرشتی شاندێکی حیزبی. تاوەکو ئێستا ناوەڕۆکی ئەجێندای سەردانەکەی بافڵ تاڵەبانی دیار نییە کە ئایا لە واشنتۆن کێ دەبینێت. تەنها ئەوە نەبێت کوردستانی نوێ ڕایگەیاندووە کە سەردانی کۆشکی سپی دەکات. لەم بارەوە کوردستانی نوێ زمان حاڵی یەکێتی لەبارەی سەردانەکەی بافڵ تاڵەبانی دەڵێت سەرۆکی یەکێتی دوای مۆسکۆ دەچێتە واشنتۆن. ئەنقەرەش بە هەڵە دەبڕێت ئەگینا لە هەموو وڵاتانی ناوچەکە مامەڵەی لەگەڵدا دەکرێت. شارەزایان پێیان وایە ئەم دابەشبوونەی ئێستا هەیە سەرەتایەکی دابەشبوونی قوڵی نێوان ئەم دوو حیزبەیە کە کاریگەری لەسەر خەوارەی هەرێمی کوردستان دەبێت، بە تایبەت ئەگەر نێچیروان بارزانی بڕیاری دواخستنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بدات.